مێردە بەڕێزەکان بەرامبەر بە یەکتری کە ئێوە ژن و مێردن مادەم حەڵاڵی یەکن بەخیلی مەکەن ڕەزیلی مەکەن لە دەربڕینی خۆشەویستی بۆ یەکتری لە بەرامبەر دەربڕینی خۆشەویستیدا چروک مەبن هەست و سۆز پێویستە بۆ لە نێوان ژن و مێردەکاندا هەبێت چونکە خوای گەورە دەفەرمێ وەجەعەلە بەینەکم مەوەددەتەن وەڕەحمە لە نێوان ژن و مێردا خۆشەویستیمان دروست کردووە لەگەڵ ڕەحم و بەزەی هەر ژن و مێردێک خۆشەویستی لەگەڵ ڕەحم و بەزەی بەرامبەر بە یەکتریان نەبوو ئەوانە بەدبەختی و نەهامەتی ڕوویان تێدەکات چونکە خۆشەویستی یەکتر خۆشویستن مەحەبەت وەکو شەحنێک وایە چۆن مۆبایلێک کە شەحنی تێدەکەی بەهێز دەبێ ئەویش ئەو خۆشەویستی ئەو عەلاقە و پەیوەندی کە لە نێوان ژن و مێردا هەیە بە خۆشەویستی و بە ڕێز و بە حورمەت و بە ڕەحمەوە زیاد دەکات بۆیە هەر ژن و مێردە یەکتریان خۆش نەویست ڕەحم و بەزەییان بەرامبەر بە یەکتری نەبوو ئەوانە بەڕاستی ژن و مێردێکی فاشلن و سەرکەوتوش نابن چونکە لە دڵەوە خۆشەویستیان بۆ یەک نییە خۆشەویستی واتە قوربانیدان لە حەدیثێکی صحیحی بوخاری موسلیم داهاتووە ئێستا کاتێ ئەم وتارە ئەمڕۆ دەیدەین هەیە بە ئیزنی خوا گۆڕانکاری بەسەر خۆیان دەهێنێ لە ژن و لە پیاو هەیشە لەو گوێ دەڕوا لەو گوێ دەرەچێت چونکە فکرەیەکی بۆ دروست بووە نە ئایەت تەئەسیری دەکات نە حەدیث باوکم وای کرد باپیرم وای کرد منیش واکەم تەواو ئەمە بەڕاستی ئینسانی منافقاوە دەکات ئینسانی ئیماندار بڕۆ سەیری قورئان کە لە چەند شوێنە خوای گەورە فەرمێ منافقەکان ناگۆڕێن بێباوەڕەکان ناگۆڕێن بەڵام ئیماندار دەگۆڕێ کەواتە ئەگەر نەگۆڕایی لە خۆت بترسە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاری لێ ئەکەن چی کەسێکت خۆشەوێ لە ئافرەتانە ئەمە لە بوخاری موسلیمدایە فەرمووی عائیشە کاتێکە پرسیار لە عائیشە ڕەزای خوا دەبێ پرسیار لە پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم دەربارەی خەدیجە کە ئەوەندە گرنگی پێدا و لە کاتێکە مردوویشە لە دوای مردنیشی گرنگی پێدا دەفەرمێ قەد ڕوزیقت حبها ئەمە لە صحیح موسلیمدایە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم من خۆشەویستی خەدیجە وەکو ڕزقێک بە من دراوە تەماشای ئەم دوو حەدیثە بکەین خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم شەرم ناکە پێی عیب نییە بڵێ عائیشەم لە هەموو ئافرەتێ خۆشتر دەوێ کە خێزانی خۆمە پێی عیب نییە خێزانەکەی مردووە دەڵێ من خۆشم دەوێ ئەگەر ئێمە وا بڵین ئاها ژنەکەی مردووەشتا لێ ترسێ گورە ترس نییە برا ئەوە ڕێزە حورمەتە ئەو فکرە لە مێشکت دەرکە ئەوە فکرەی پەنجاکانە لە مێشکی دەرکە ئەمە ترس نییە خۆشەویستی پێویستە هەبێت ژنی وایە پیاوی وایە وەڵام من خۆشم ناوێ پیاوەکەم ژنەکەم خۆش ناوێ مادەم لەگەڵ یاژیت خۆشەویستی بکەی لە دوژمنایەتی باشترە تەواو هیچ عیبێکی تیان نییە کە ئینسان بە خێزانی خۆی بڵێ خۆشم دەوێ بەرەوڕوو پێ بڵێ خۆشتم دەوێ ئەمە پێغەمبەری خوا کردوێتی صلی الله علیه وسلم لە هەمومان بەڕێزترە لە هەمومان پیاوترە لە هەمومان بە شەخسیەترە ئیتر بۆ پێت عیبەتۆ کێ لە هەیە لەو بەڕێزتر و بە شەخسیەتر بێ هیچ کەسێک حەدی نییە